الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. مناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی بەرنامەی زایەڵا سڵاوی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵین لەم مانگە پیرۆزەدا و لە بەرنامەیەکی دیکەی زایەڵەدا لەگەڵ بانگبێژێکی دیکەی کوردستان و لەگەڵ گەنجێکی هەڵکەوتوی ئەم شارەدا دەبینەوە میوانی ماڵەکانتان. بۆ بەرنامەی ئەم جارەشمان کاک ئوسامەمان لەگەڵدایە کە یەکێکە لە بانگبێژەکانی شاری سلێمانی و بە شێوازێکی ئەکادیمی بانگمان بۆ دەبێژێت و گفتوگۆیەکی تایبەت لەسەر بانگبێژی لەگەڵ کاک ئوسامەدا درێژە پێدەدەین. کاک ئوسامە سپاس بۆ ئامادەبوونت. سەلامەت بیست. پیرۆزبایی مانگی ڕەمەزانیش لێ دەکەین. لێوەش پیرۆز بێ ئینشاءڵڵا. زۆر سپاسکەین. کاک ئوسامە کێیە؟ چۆن بووە ئەم بوارەی هەڵبژاردووە لە پاڵ بوارێکی دیکەدا کە دوای ئاماژەی پێدەین؟ بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو موسڵمانانەکەم. داواکارم خۆی گەورە ئەم مانگە پیرۆزان و کاتە بەرەکەت و ڕەحمەتی خۆی ئینشاءڵڵا. داواکارم خۆی گەورە لەم مانگە پیرۆزەدا لە گوناه و هەڵە و تاوانەکانمان خۆش بێت. لەم مانگە پیرۆزەدا ئینشاءڵڵا ئەو ڤایرۆس و ئەو نەخۆشیە لابە لەسەر هەموو جیان بە ڕەحم وەزەی خۆی ڕەحم بە هەموو لای بکە ئینشاءڵڵا. من ئوسامە یعقوب عەبدولکەریم لەدایکبووی ساڵی 1996 لە گەڕەکی مامۆستایان لەدایک بووم. هەروەکو هەموو گەنجێکی تر هاتوچۆی مزگەوتم کردووە بە حکومی کە باوکم ئیمام و خەتیبە. ئەوە زیاتر هۆکارێک بوو، یعنی هەر سواز بخوا لە عایلەیەکی موسڵمانە پەروەردە بووم، هەر لە مناڵیەوە عاشقی مزگەوت و چوونە ناو مزگەوت و ئەوە بووم. ئیتر کە هاتوچۆی مزگەوتم کردووە وەکو حەزێک خولەیەکم هەبووە کە ئەو بانگبێژانەم بینیوە کە بانگیانامیش حەزێکم بۆ دروست بووە. وەسپاس بەخۆی گەورە کە ئەو بەهرەی پێبەخشیوم کە دەنگخۆشیە، ئەویش بەهرەیەکە کە خۆی گەورەی بەخشێ بە مرۆڤ. سوپاس بەخۆی گەورە کە یعنی لەو بوارەیە خۆم دۆزیێتەوە و لە خزمەتی ئەو بوارەیە بەکاری هێنم. سپاس بخوا. کاک ئوسامە تۆ لە پاڵ پیشەی سەرەکیت کە لە کەرتی تەندروستیدا کار دەکەی، بانگبێژی پیشەیەکی دیکە یاخود بڵێن ئەمەشت لەگەڵ ئەوە بەیەکەوە بەستۆتەوە، ئەم دوانە چۆن بەیەکەوە ڕەبتیان هەیە، چۆن هەوڵت داوە لە یەک کاتدا بەردووشی ڕابگەیت؟ وەڵی سپاس بەخوای گەورە کە یعنی من دەرچووی بەشی بێهۆشکاریم و لە هەمان کاتیشە یعنی وەکو کە پێشتر باسم کرد وەکو خولایەکی خۆم حەزم کردووە کە لەو بوارەیە خزمەت کەم بانگبێژی و لە ساڵی 2010 ئیتر لەو کاتەوە من حەزم کردووە بانگ ببێژم، ئیتر بەو شێوازە بەردەوام. بەڵێ ئەو شێوازانە یاخود ئەو لەحنانەی کاک ئوسامە بانگی پێدەبێژێت چەند لەعنێکی دیاریکراوە ئەگەر ئاماژەیان پێ بدە؟ خۆی بە هەموو شێوازەکان ئەتوانی بانگ بێژی، بەڵام بە زۆری ئەو لەحنانی کە لە بانگە بەکارێت زیاتر مەقامی بەیاتە، مەقامی ڕاستە، مەقامی حیجازە، مەقامی سێگایە، ئەم ئاوازانە بە زۆری بانگی پێ ئەوترێت. بەڵێ وەکو بانگی کوردی بانگی کتابەتمان هەیە بە کورد؟ بانگێکی تایبەت نییە بە کورد، بەڵام مەقامێکمان هەیە لە فەرعێکە لە مەقامی بەیات، مەقامی کووردە، توانی بەو مەقامە یعنی بانگ ببێشیت. بەڵاتە بەیات بەشێکی دەچێتە سەر بانگی کوردی؟ بەڵێ بەڵێ. چۆن ئەتوانی ئێستا ئەگەر جەناب بۆن پێمان بڵێ بزانم چۆنە ئەم شێوازە بەیاتە؟ الله أكبر الله أكبر الله أكبر الله
أكبر ما شاء الله. أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. ما شاء الله دەنگ خۆش بێ یاخۆ سلامت سامە إن شاء الله. کاک سامە دیارە تۆ سپاس بخوا گەنجێکی تازە سەرەتای تامەتەوە خەڵێن هەڵدەکەوێت هاوڕێکانت کاتێک یەک دەبینن دادەنیشن لە گفتوگۆکاندا باسی بانگبێژی دەکەن یاخود ئەوانیش بانگبێژن وەکتەوە سپاس بەخوای گەورە من وەکو ئاماژەم پێکرد ساڵی 2002 یەکەم جارم بوو بانگ حەزمە کرد بانگ بێژم ئیتر ئیسم لە مامۆستاکە وەرگرت لە مزگەوتی عوسمانی قادراخە لە مامۆستایان یەکەم بانگم لەوێ بوو هەستێکی یعنی خۆشمە بوو کاتە کە یەکەم بانگم فەرموو لەوێ دوای ئەوە لای کاک دکتۆر کۆچەر دەورەیەکی بانگبێژیم بینی ساڵی 2011 تر سپاس بەخوای گەورە یعنی ئەو هاوڕێیانی کە هەمن هەمویان سپاس بەخۆ ینی لەو بوارەیە لە بواری دەنگخۆشیە بانگبێژن قورئان خوێنن سپاس بەخۆ هاوڕەکانیشم یعنی لەو بوارەیە خزمەت دەکەن. بەڵێ کاک سامە دیارە ئێستامە لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانین بەڵێ چەند خولێکێکی لەوان نزیک بینەوە لە کاتی بانگ تۆش لە مزگەوتە بانگ دەبێژیت بەڵێ ئێمە دەچین لە ناو مزگەوت زیاتر دێژە بە گفتوگۆ دەین لێ بەردەوام دەبین بەئیزنی خوا. باش فەرموو. سەرنجی تۆ بزانم مامۆستا وسامە لەسەر ئەو کەسانی هاوشێوەی ئێوەن یاخود ئەو گەنجانەی کە سەڵتێکی باش و ناوازیان هەیە بەڵام لە بواری کەدا بەکاری دێنن قسە چییە بۆ ئەوانەتەوە؟ وڵایی داوا من یعنی خۆی گەورە کە ئەم بەهرەیە بەخشێ بە هەر مرۆڤێک ئیتر بێگومان ئەمە ئامانەتە لای ئەو کەسە لەوە چێت دوای ماوەیەک ئەو سەڵتە نەمێنێت جاوەیە من یعنی حەزەکەم یعنی ئەو گەنجانی کە دەنگیان خۆشە کە خۆی گەورە بەهرەیەکی پێبەخشیون لە بواری باشە بەکاری بێنن چ قورئان خوێندن بێت چ بانگبێژی بێت ئەوانی کە بۆ گۆرانی بەکارهێنانی هەیە بۆ یعنی بۆ سرودی ئاینی وانە ئەوەش شتێکی باشەوە خراپ نییە بەڵام یعنی کە خۆی گەورە و بەهرەی پێبەخشیوە کە بتوانێت لە قیامەتە بێتە شانازی و کە لەو دنیا شانازی پێوە بکات لە بوارێکی باشە بەکاری بێنێت. بەڵێ چکە مامۆستا ئەوە فەرمودەیەکی پێغەمبەر دوودخوار بێت سەرم بابەتە هەیە خود کە ئەو کەسانی کە بانگ دەبێژن لە ڕۆژ دوایدا ملیان لە مڵی خەڵکی ئاسایی بەرزترە بەرزترین گردنیان هەیە. بەڵێ دیارە ئەمە ئەجر و پاشتێکی زۆری هەیە بەڕاستی بانگبێژی. جای مامۆستا ئەگەر لەم بابەتە زیاتر چڕ بینەوە تۆ بە شێوازێکی ئەکادمی خوێندوتە هونەرەکانی بانگبێژی یان هەر خۆت فێری بووی و لاسایی خەڵکی کرد بۆ وەرگرتووە چۆن بوو ئەمە؟ بێگومان وەکو سەرەتا ئاماژەم پێکرد سەرەتا هەروەکو گەنج هەر گەنجێکی تر ینی حەزم بۆ بوارەکە هەبوو کەوە سەرەتا ینی هەر بە شێوازێک کە گوێم لە بانگبێژەکانی پێشوو بوو بانگم ئەفەرموو بەڵام دوایەوە ساڵی 2011 لە ڕێکخراوی ئیقرا لە سلێمانی لەلایەن کاکتۆر کۆچەرەوە دەورێکی بانگبێژی کرایەوە ترە و کاتە بەشداریم ئێمە هەندانێکی باش بوو بۆ ئێوە بە شێوازێکی ینی بەرەو پێشتوونێکی باشم بینی لەوەیە کە بە شێوازێکی ئەکادمی فێری بانگ بووم. ساڵی 2012 عفو سەنەدی بانگ بێژیشم وەرگرت کە هەر لەلایەن کاکتۆر کۆچەرەوە کە گەڕێتەوە بۆ سەحابی وەڕێز بیلالی حەبەشی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم بیلال بۆم بانگ بدا. بەڵێ دڵمان خۆش کە بە بانگەکەت بەڵێ ڕێحنایە بیلال. بەڵێ ئێمەش دڵخۆشین بەڕاستی کە ئێوە دەبینین بۆمان بانگ بدەن و بانگ دەبێژن بۆ ئێوە بەڕاستی. مامۆستا دەمێ بزانم تۆ زیاتر
تۆنی دەنگی خۆت یاخود نەبرات دەنگی خۆت لە کام لە هەندا دەبینیتەوە؟ وەڵای من بە زۆری بە شازی میسری بانگەیە مەقامی ڕاست بەڵێ تر بە شێوازەکانی تریش چۆن بینەرا بزان مەقامی ڕاست چییە؟ مەقامی ڕاست ئەم شێوازەیە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر مەم شێوازە مەقامی ڕاستە شێوازی میسریە و شێوازی حیجازیشمان هەیە و شێوازی عێراقیشمان هەیە بانگبان تر بەم سێ شێوازە توانین بانگ بفەرمین بەڵێ شێوازی عێراقیەکان تاموچێژێکی خۆی هەیە بەڵێ شوازي عراقي أم شوازي الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله ما شاء الله دەنگ خۆش بێ خۆ مۆساگیان مامۆستا دیارە ئەم بوارە بوارێکی زۆر فراوانە ئێستا سوپاس بۆخوا کۆمەڵە بانگبێژی گەنجی هاوشەوەی جەنابەت هاتوونە ناو بوارەکە و زۆر گرنگین بابەتە دەدەن تا چەند گرینگە مامۆستا بانگبێژ ینی سیفەتی تایبەتی هەبێت یاخود لە مزگەوتەکاندا زیاتر ئەو کەسانە بانگبێژن کە دەنگێکی ناوازیان هەیە هاوشەوەی جەنابەت بێگومان ینی ئەو کەسی کە بانگ ئەبێژێ پێویستە چەند سیفاتێک هەیە تیای بێت وەسپاس بەخۆی گەورەیەمە لە ڕێکخراوی بەشێکی تایبەتمان هەیە بەم بوارە بەشی بانگبێژی کە سپاس بەخۆی گەورەمە جێگەی دڵخۆشیە ینی ساڵانە چەندین دەوراتمان هەیە چەندین وەجبە خەڵک لەوێ هێت فێری بانگبێژی ئەبێت بێگومان ئەو کەسی کە ینی بانگ ئەفەرمێ پێویستە ئەو بڕگانی بانگ بە تەواوەتی شارەزا بێت یعنی هەم لە ڕووی قەواعیدیەوە هەم لە ڕووی ئیعرابیەوە ینی کەلیمەکان صیفات و مەخاریجی ئەو حرفانە جوان بڵێت ئەمە هۆکارێکە بۆی کە بانگەکە بە شێوازێکی جوان ئەدا بکەیت دوای ئەوە فێربوونی چەند ئاوازێکی خۆش بە بانگ ئیتر هەریەکە و بە شێوازێک لەوە چێت لە تۆنی دەنگی و کەسە بە شێوازێک خۆش بێت بێگومان و کەسانی کە ئەچنە مزگەوت پێویستە کەسایەتیەکی ینی پتەویان هەبێت و پێویستە ینی ئەو جلوبەرگی کە لە بەریایەتی جلوبەرگێکی ڕێکپۆش بێت مامۆستا خۆتزانین لە مانگی ڕەمەزاندا ئینسان لەوانەیە تینوێتی ببینێ برسێتی ببینێ بێگومان ئێمەش لە مانگەداین خی گەورە دینی و تاعاتی مولایەکمان قبولکە ئینشاءڵڵا ئێوە وەکو بانگبێژ کاتێک بانگ دەبێژن تا چەند قورسترە بەبرار بە بانگەکانیکە وەڵی بێگومان لەوە ئەچێت ینی چونکە قۆرگە وشکە لەوە چێت نەتوانی وەکو پێشتر ئەدای بکەی بەڵام خۆی گەور هەر یارمەتیت ئەهات ئەتوانی و کاتە بە ینی بە شێوازێکی طبقەیەکی نێزمتر بانگە فەرمیت هیچ ئیشکال ناوێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەی مامۆستا لەمەوەی ئەم چەند ساڵێک کە بانگ دەبێژیت هەبووە چووی بۆ مزگەوتێک و لەوێ بانگ دیابێت و خەڵکەکە سجابێکی باشی هەبوو بێت بەڵێ بێگومانە ڕۆڵا لەم ساڵانی پێشوا بوو لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی ئەوەی ناو بازاڕ هەنی حەزمەکرد لێ بانگ فەرموم ئیتر لەگەڵ پیاوێکی خۆداسا کەسێکی بەڕێز چوومەوێ بانگبێژەکەی وێ ئەناسی نوێژی جومعە بوو تر بانگ یەکەم پێی وت کە ئەم پیاوە حەزەکە بانگ فەرمێ ئیتر بانگ یەکەم فەرموو ئەویش بە ینی بە سواز و خی گەورە یارمەتیین کە بانگەم فەرموو داوە بانکی پێخۆش بوو تی بانگی دەمیش فەرموو ئیتر داوە مامۆستا محەممەد لێرۆ ڕێز و سڵامان بۆی هەیە وتی هەز جومعەیەک پێ و کرا حەزەکەم بێی بانگ فەرمی ماشەڵڵا ئێتر دەنگیان بەلاوە خۆش بوتی هەموو جارێ وەرە لێر بانگ بێمانە ڕۆڵاتی هەموو هەفتەیە کە توانی فەرزەکانی تریش وتی کاتێ لێرواتی حەزەکەین بین لێرە بانگ فەرمی بەڵێ دەمێ قسەی کاگو سامە بزانم لەوانەیە کۆمەڵی کەسی کە هەبی ئێستا بیهێوێتە ناو ئەو بوارە بیهێوێ دەنگی خۆی تاقی کاتەوە لە بانگبێژیدا تۆ کە لەوەی ئەزمونت پەیدا کرد و بە شوەیەکی ئەکادمیش خوێندوتە چی بکە بۆ ئەوەی دەست پێ بکەن بە بانگبێژی وەڵایی بێگومان پێویستە سەرەتا
بە تەقلیدکردن دەست پێ بکات گوێت لە بانگبێژێکی ناسراو بگرێت کە بە دەنگی مرتاحە ینی ئەو کەسە کە ئەزانێت لەگەڵ دەنگی ئەوە ئەگونجێت فێری بڕگەکانی بانگبێژی ببێت و دوایەوە لای مامۆستایە یعنی بڕگەکان ڕێکاتەوە. ئێمە هەنگاوێکی باش ئەمانە هەنگاوێکی باشە ینی سەرەتا بێت گوێ لە چەند بانگبێژە بگرێت کە زانێت لەگەڵ دەنگی ئەوانە پێی مرتاحە ئاسوودەیە سەرەتاوا دەست پێکات تا دەنگی خۆی ئەدۆزێتەوە و بە شێوازێکی تایبەتی خۆی بانگە فەرمێ. بڵێ مامۆستا دیارە چەند خولێکی دە کاتی بانگ دێت تۆ ئەمڕۆ بچ شێوازێ بۆ ئێمە بانگ دەبێژیت انشاءالله بە مەقامی ڕاست مەخامی ڕاست بۆ شێوازە بانگدان بۆ بەڵێ ئینشاءالله هەڵ دەگرین بۆ ئەو کاتی تا کاتی بانگ دێت. ئێمە وردە وردە بەرەو کۆتایی بەرنامەکە دەچین. قسەی کۆتایی کاگوسامە چییە بۆ ئەم بەرنامەی ئێمە چی بکرێت بۆ ئێمە ئەوەی ئێمە زیاتر ینی خەڵک ئاشکەینەوە لەگەڵ مزگەوت و مینبەرە لەگەڵ بانگبێژیە ئەرکی تۆ یاخود ئەرکی ئێمە چی دەبێت چی بکەین بۆ ئەوەی زیاتر گرنگی بۆ بارە بدرێت. سەرەتا من دەستخۆشیم بۆ جەنابتان هەیە کە بۆ ئەم دەرفەتە کە بە منتان بەخشیوە داواکارم خۆی گەورە یارمەتی دەرتان بێت بۆی خزمەتی زیاتری بانگبێژەکان بکەن لە هەر شوێنێک لە هەر جێگایەک کە هەن. ئینشاءالله ئینسان یعنی کە خۆی گەورە بەهرێکی پێبەخشیوە هەوڵ بات لەو بارەیە بەکاری بێنێت و ئیتر هەریەکەمان لە ئاستی خۆی کە بەهرەیەکی تایە و کە یعنی لەو بوارەیە شارەزایە ئەوانی کە حەزیان لێتی بتوانێت یارمەتیان بات و ئەوانیش یعنی بگەن بۆ ئاواتە کە بن بە بانگبێژ و داواکارم لەو بانگبێژانی کە ساڵانێکی کۆنە لە مزگەوتەکانە بانگە فەرموون ینی چەندین گەنجمان هەیە حەزەکە بانگ فەرمێ دەنگیشی خۆشە بەڵام لەوە چێ دەرفەتیان پێنێن ینی ئەوە سنەتێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم ینی ئەوەی کە دەنگی خۆشە پێویستە ئەو بانگ بات. ڕاستە بێگومان ئێمەش بە هیوایان دەرفەت بێ ئەوە بدرێت دەرفەت بۆ گەنجانە بدرێت کە سەوتێکی شاز و خۆشیان هەیە بانگبێژی بۆ ئەوەی خەڵکیش چاو لە ئەوانکە ئینشاءالله ئێمە خۆشحاڵ بووین لە خزمەت جەناب داوود مامۆستا. من زیاتر خۆشحاڵم خۆی گەورە سەلامەتانگە دووبارە ڕەمەزان پیرۆز بێ و لێوەش پیرۆز بێ و هەموو مسلمان پیرۆز بێ ئینشاءالله خۆ سەلامەت بن. زۆر سپاس دەکەم. سەلام بەڵێ بینەران دیارەوەی بینیتان بەرنامەی ئەم جارە زایاڵە لەگەڵ مامۆستا ئوسامە بوو بەم دەنگە خۆشەکەی مامۆستا ئوسامە بانگ دەبیستین و ئێمەش کۆتایی بە بەرنامەکە دێنین تا بەرنامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ بێت. فەرموو مامۆستا بەچی ماگدە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة
على الفلاح